جیاوازی چیە لە نێوان سوورەتە مەکیەکان و سوورەتە مەدینیەکان با بڵێن؟ هەنە سوورەتێ لە مەکە دابەزیون، هەنە سوورەتی شێ لە مەدینە دابەزیون لە ڕووی ئەحکام وایە لە ڕووی حکمەتەوە. ئەمە یەک. دووش تەرتیبی سوورەتەکانی قورئانی پیرۆز چۆن کراوە؟ چونکە وەنەی ئەزانین طبعاً هەموو سوورەتەکان بە یەکەوە دانەبەزیوە، ئەمە بە تەرتیبەکەی نەکراوە، ئەو تەرتیبە چۆن کراوە؟ ئەمە دوو. سێش هەر لە زمنی هەر پرسیاری دووەمە، جاری وە ئاەتێک لە قورئانی پیرۆز دابەزیوە، ئاەتێکی تر دابەزیوە لە سوورەتێکی جیاوازتر، چۆن ئەم تەرکیبانە، چۆن ئەم تەرتیباتانە چونێتە زمنی سوورەتەکانەوە، سوورەتەکانیش بەم تەسەلسولە لە قورئانی پیرۆزدا ڕیزکراون. زۆر باشە قوربانگیان. طبعاً ئەو ئاەتانەی ئەو سوورەتانی کە لە مەککە دابەزیون زیاتر باسی عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامیمان بۆکە و زیاتر باسی مەشهەدی ڕۆژی قیامەتمان بۆکات. یعنی تۆ سەیری ئاەتەکانی و سوورەتەکانی جوزئی عامە بکە، زۆربەی هەرە زۆریان مەکین، باسی چیەکەن؟ باسی هاتنی ڕۆژی قیامەت و نیشانەکانی ڕۆژی قیامەت و باسی جەهەنەمەکات و باسی بەهەشتیشی تایە. باشە، بەڵام زیاتر ئەوانەی مەدینە زۆربەی هەرە زۆریان قیسەسەکانی قورئان و ئەحکامەکانی قورئانن، قیسەسی قورئان لەگەڵ ئەحکامەکانی قورئانە. بۆیە ئەمە جیاوازی ئەو دوانەیە، بۆیە بەشێکیان پێی ئەوترێ مەکی و بەشێکیان پێی ئەوترێ مەدەنی. ئەمە ئەوە. ئەمە تەرتیبی قورئان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن خۆی خوێندووەتەوە، ئەوە بە وحی هاتۆتە خوارەوە، بە وحی هاتۆتە خوارەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە وحی الله سبحانه وتعالى خۆی قورئانی تەرتیب کردووە، خۆی قورئانی تەرتیب کردووە. یعنی سوورەتی بەقەرە ئاەتەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە وحی من الله تەرتیبی کردووە لە ئاەتی یەکەمەوە تا ئاەت کۆتایی ئاەت. باشە، ئەمما تەرتیبی سوورەتەکان وەکو زانایان ئەفەرمون ئیجتیهادی سەحابە بووە، ئیجتیهادی سەحابە بووە. يعني سورة البقرة، آل عمران، أنجا سورة نساء، سورة مائدة، على يعني اختلاف العلماء. طبعا هني بوچوني تري شيء على النخير أمش بيغمر إخوة صلى الله عليه وسلم ترتيبي كردو وصيتي والصحابة كردو. مامۆستاگیان دەسوود چاو خۆش بێ و ساق بەسەلامی بۆ یەک تۆزێک گومانم لا هەبوو، نەکخوا نەخواستە گومانی فقی، مەبەستەکەم لەوەیە بوو چونکە هەمومان ئەزانین قورئانی پیرۆز زۆر پێش هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم با بڵین هاتوۆتە خوار. با من شتێکت پێ بڵێم قوربانگیان. طبعا ئەمە متواتر يعني چی؟ يعني هەر لەگەڵ خوێندنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئاەت بە ئاەتی قورئان سەحابەش ئاوا خوێندویانە. بۆیە تەرتیبی سوورەتەکانش لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم قورئان جەمع نەکراوە، بەڵام سەحابە ئاوا قورئانیان لەبەر کردووە. کە ئاوا قورئانیان لەبەر کردووە، کاتێ جەمعی قورئانیان کردووە و سوورەتەکانیان تەرتیب کردووە بە شێوازی لەبەرکردن چۆن لەبەریان کردووە ئاوا. بۆیە يعني هەندێک لە زانایان ئەفەرمون تەنانەت تەرتیبەکەشی وحی من الله بووە، هەر لەلایەن خواوە بووە، چونکە چۆن یانی پێ لەبەر کردووە سەحابە ئاوا دایان ڕشتوەتەوە.